لێرەکانی هەفتەی چوارەمی خولی ناوی عێراق بۆ ئاستی لاوان لەسەر یاریگای فرانسۆ هەریری لاوانیان هەولێر میوانداری حدودی کرد. لانیوە یەکەم لاوانی هەولێر کۆنتڕۆڵی تۆپیان گرتە دەست لە سەرەتاوە حدود بە 2 هێرشی هەڵگەڕاوە مەترسیان خستە سەر گۆڵی هەولێر، بەڵام دواتر کوڕانی قەڵاو منارە وەڵامیان بۆ هێرشەکان هەبوو. زۆرترین دەرفەتیان بۆ گۆڕینی ئەنجامەکە بۆ ڕەخسا، بەڵام سەرکەوتن نەبوو لە هەژاندنی تۆڕی گۆڵیانەی میوان. لانیوەی دووەم ستافی ڕاهێنەرانی تیپی لاوانیانەی هەولێر چەند گۆڕانکاریەکیان لە پێکاتەکەیان ئەنجامدا، ئەمەش بە ئەرێنی بەسەر تیپەکەیان شکایەوە و لا خولەکی 69 محەممەد ئەحمەدی بەرگری کار بربەستی یەکسانی شکاند و گۆڵ یەکەمی بۆ هەولێر تۆمار کرد. لا خولەکی 7 عەباس حوسێن گۆڵی دومیشی زیاد کرد. دوای تەنها 3 خولەک عەلی کاروان گۆڵی سێمیشی بۆ لاوانی هەولێر تۆمار کرد. لا خولەکی 87 ڕێبین ڕەحمان بە هەوڵێکی تاکە کەسی گۆڵی چوارەمیشی بۆ لاوانی هەولێر زیاد کرد. یاریەکە بە 4 گۆڵی بێوەڵام بە سوودی لاوانیانی هەولێر بە کۆتا هات. سەرەتا سوپاس بۆ خۆی گەورە توانیمان 3 خاڵگرنگ بەدەستبینین. الحەمدوللا دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم کە توانیان سەرچ باش پێشکەشکەن و گۆڕانکاری مدەڕیب زۆر کاریگەری کرد لەو یاریەکە توانیمان 4 گۆڵ ئەنجام بدەین. لە گەیم یەکەم زۆر دەرفەتی زۆرمان لەدەستدا. ئینشاڵڵا گەمەکان دابێ باشتر دەرەکەین. ئینشاڵڵا هەموو یاریەکان سەرکەوتن بەدەستدەین. بەڕاستی یاری ڕابردوو بەرامبەر نەفتی میسان تاوەڕێی یاریشی باشمان کرد، بەس خوا موفەقی نەکردین. ئینشاڵڵا الحەمدوللا شکرین. ئەم یاریەش بەڕاستی بۆ فەوسا بنێنە یاری بە هەر شتێک بە ئەبایە بیبینەوە، چونکە چۆن بڵێ داهاتن و ناو چۆن بڵێ شەڕی ریزبەندی پێشەوە. وەڵا الحەمدوللا ئەمڕۆ زۆر باش بووین. پاشەوەی کاپتن ئەحمەد دراسەی باشی لەسەر تیپ بەرامبەر کرد لە یاری ڕابردووش کە دۆڕاندمان دۆڕاندا هانیدان تەشجیع کردن، فەریقی بەرامبەرشی باش خوێندەوە. ئەمڕۆ پلانەکانی باش یاریزانەکان شەوی دووەم باشتر خۆیان مادی کرد. الحەمدوللا ئەوە بوو کە توانیمان سەرکەوتومی بەسەر فەریقی بەرامبەرمان. بەمەنجامە لاوانیانی هەولێر بووە خاوەنی 7 خاڵ و لا خانەی سێمی کۆمەڵەکەی دەبیندرێت. حدودیش پاشەخشی کرد بۆ خانەکانی کۆتایی هەمان کۆمەڵە بە 3 خاڵ. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.